ئەو ژمارەی کە بڕیار بۆ ئامادە دەبێت لێرە ئامادە نەبوون وەک پێویست داواکاریەوەی کە دەیانەوێت لێرە ناڕەزایەتەکانی خۆیان بگەنە ئیداری پارێزگای کەرکووک بەرزی نرخی ئەمپێری مۆلیدەیەکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو نرخەکان دیاریکرا من دەچمە لای بەشێک لەوانەی کە لێرە ئامادەن خات و سلااو لێبێ ئەمڕۆ هاتوونەتە سەر شەقام بڕیار بوو خۆپشاندانێکی گەورە ساز بکەن دژی قایمقامەتی قەزای ناوەندی کەرکووک دژ بەو نرخی کە دیاری کردووە قسەتان چی بوو ناڕەزایەتەکانی ئێوە لەسەر چیە؟ سەرەتا بەخێربێن بەڵێ ئێمە لێرە ئەمڕۆ گربوونەوەیەکمان کرد سەبارەت بە کەمی کارەبای نیشتیمانی و گرانی نرخی مۆریدا بەڕاستی ئەو نرخە زۆرە کەس دەتوانێت ئەو نرخە بدات ئێمە وەکو هاوڵاتیان هاتنەوە سەر شەقام داوای مافی کەسی خۆمان ئەکەین کە بڵێن مەسەلەن گرانی نرخی مۆریدە و نەبوونی کارەبای نیشتیمانیە من داوا لە نوێنەری کورد دەکەم لە کوێن بۆ نەیانەخەت یعنی محافظی کەرکووک نوێنەری کورد لە کەرکووک کوردیان زۆر پشتگوێ خستووە لە ڕێی خزمەتگوزاریەوە لە ڕووی نەبوونی کارەبا گرانی نرخی مۆلیدا توزانم هەزار شت نەود یعنی ئەمانە هەر هەمووی جێگەی پرسیارە یعنی بۆچی ئاور لە خەڵکی کەرکووک نادەنەوە هۆکارەکەی چییە بۆ بەس بۆ دەنگدان ڕێژەی کورد ڕێژەکەی بەرزەوە کورد هیچ نییە هیچ حسابی بۆ ناکرێ اینجا ئێمە هێشتا نەچێتە قایم خامیش هیچیشمان نەکردەوە هێزی دنیایان بڵاو کردەوە زۆر تۆقیون داوا لە خەڵکی شاری کەرکووک ئەەکەم هەر هەموو هاوڵاتیان بە کرێکار بە فەرمانبەر بە مامۆستا بە هەموو شتێ بە خوێنەر بە نەخێنەوار بێنە سەر شەقام داوای مافی خۆیان بکەن بەڕاستی ئەم نرخە زۆر بەرزە کەس دەتوانێت ئەم پارەیە بدا زۆر سپاس ئەچمەلای مامۆسا ببوورە سلااوت لێبێ مامۆسا جگە لە گەیاندنی دەنگی ئێوە بڕیار وایە جارێکتر خۆپشاندانێکتر ساز بن لە ڕۆژێکی ترە بەڵێ ئەمڕۆکو باس باکرد ئەمڕۆی مەکاتنیێرە بە تەمابینەوەکەوە لە بەردەم قایم مەقامی کەرکووک ڕابۆستین جادەکان بگرین داوای حەقی خۆمان بکەین حەقی هاوڵاتیان کەین حەقی فەقیرۆژار کەین بەڵام لەبەرەوەیکەوە گەشوا باش نەبوو بارانێکی زۆر بە لێزبە دەباری پێمان باش نەبوو ئەو خەڵکی کە هاتووە ئەوێ قوربانی بۆ خەڵکدا لەبەر بارانیش ڕایگرین بەلەبەر ئەوە پێمان باش و لێرە کۆبوونەوەمان کرد بڕیاری ئەوماندا بە کۆی دەنگ کەوا ڕۆژ یەکشەم دووبارە بێنەوە سەرجادا لە کاژوێر دەی بەیانی بۆیە لێرەوە دوو داواکاریمانێ داواکاریە کەمان بۆ هاوڵاتیانە کەوا ڕۆژی یەکشەم بێن لێرە داوای مافی خۆیان بکەن چکە مافەکان دەسێنرێ نادرێ ئەبێ ئەوە تێ بگەی ئەگە تۆ هەر لە ماڵەوە بی ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر عەزیەتت دەدەن زیاتر مافەکانە زەوت دەکەن ئاگاتان لێ بوو ئێمە لە هاوین بوو مزارەمانە کرد کە کردویان 10,000 کە ئەو کاتە 24 ساعتش کارەبادرا ئێستاکەی مە لە زستانین 12 ساعت کارەبادرێ واتە نیوەی کارەباکەیان لێت بڕیوە 12 اینجا 70,000 70,000 زیاد کردووە لەگەڵەوەیکەوە دۆلار وا بۆ 170,000 چێت بۆیە داواکەین کەوا بێن دای مافی خۆیان کەن داواکاری دۆمان لە بەرپرسەکانە ئەوانەی کە خۆیان بە بەرپرسی خەڵک ئەزانن حزبە کوردیەکان بە ئیسلامی بە غێری ئیسلامیەوە هەمویان ئەمڕۆ هەلێکی باشە کە ئێوە بیسەلمێنن نوێنەری خەڵکن خەمخۆری خەڵکن خەمخۆری خاکن ڕۆژی یەکشەم لەگەڵمانە بۆسن هەر بەلایکەمەوە ئەوە بە هەست نەکەین ئێمە تەنیاین بێ کەسی لەم شارە ئەوە کەس با دەور نییە تەمەشای ڕاست و چەپی خۆمانەکەی کەس دابینین ئێمە چوار کەسی نێزە ڕەشەکانمانە بۆکو بەرشەقشماندن بۆیە داواکەین ئەو خەڵکە بێ مەسوولەکان بێن بۆ ئەوەی کەوا حکمی ئەم شارەکە سڵێک لە خەڵکی ئەم شارە بکاتەوە دەستا خۆش بێت داواکاری بەشێک بوو لەوانەی کە نیازیان ڕێخستنی خۆپشاندانێک بوو لە بەردەم بینایی قایمقامەتی قەزای ناوەندی کەرکووک دیارەوەکەوەی کە خۆیان ئاماژەی بۆکەن بەهۆی بەرزی نرخی ئەمپێری مۆلیدەوە بەهۆی بەرزی نرخی دۆلارەوە ینی باری سەرشانی هاوڵاتیان قورستر بووە و ئەمە واکات ینی ناڕزایەتی گەورە دروست بێ لە نێو خەڵک ئێستا لە نێو شەقام لە کوچە و کۆڵانەکان ناڕزایەتی زۆر هەیە و ئەمان جارێکتر جەختیان لەوە کردەوە جارێکی تر لە ڕۆژی یەکشەممە لە بەردەم بینای قایمقامەتی قەزای ناوەندی کەرکووک خۆپشاندانێکی دیکە لە لێرە ساز بکەن و ئەم جارەیان چین و توێژە جیاوازەکان لە نەتەوەکانی دیکەش ئامادە بێتاوەکو دەنگی ناڕەزایەتی خۆیان بگەێنە لایەنی فەرمی چونکە ئەو ستەمەی کە ئەمان پێیان وایە ستەمێکی گەورەیە لێیان دەکرێت لەسەر جەمنەتەوەکان کراوە و نرخی ئەمپێری مۆلیدەکە گەیشتۆتە 17 بۆ 18,000 دینار نرخێکی بەرزە قابلی قبولکردن نییە.